ئەم پرۆژەیە زیاتر لە 2 ساڵە کاری لەسەر دەکرێت و گرنگی دەدا بە چۆنێتی گۆڕینی بیرکردنەوەی گەنجەکانمان لەوەی کە بەگشتی هەمویان دەیانەوێت بچن لە حکومەتدا بمەزرێن، بەڵام لە ئێستادا هان دەدرێن کە توانیان هەبێت لە بواری کەرتی تایبەت برەو بەخوامدن تواناکانیان بخەنە ڕوو کاوان توانیان هەیە گەر دەرفەت هەبێ. ئێمە ئەو دەرفەتەمان بۆ دروستکردن لەم 2 ساڵە کاریان کردووە بۆ دەستنیشانکردنی پرۆژە و ئیبتیکارش. کاری زۆر جوانی تێدایە بە حقیقەت کە دەتوانین بڵین هەر یەک لەوانە دەکرێت لە مستەقبەل براندێک بی، بانگهێشتی براندێک بکە چۆن لە دنیا دەست پێ کردووا بگەن ئەو شوێنێک کە پێویستە. ئەنجا ئەم پرۆژەیە بە هاوکاری وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە 10 قوتابخانەوەکو نمونەیەک پێشکەشکراوە و هەروەها وەزارەتی خارجەی حکوومەتی نەرویج پشتگیری لەو بیرۆکەیە کردیە لەو 2 ساڵە و ئێستاش ئەوە پێشەنگای کۆتایی پرۆژەکەیە کە قوتابی خۆشەویستەکان کارەکانی خۆیان هێنا و پێشکەشیان کردن. ئێمە ئیش لەسەر قۆناغی یەکەم دەکەین کە فکریان بگۆڕین، چۆن بیرۆکەی کەسێک دەگۆڕین کە گرنگی بە ینی پێی وابێ ئەو هەیە دەتوانێت کاری زۆر باش بکە لە دەرەوەی دامەزرانی حکومیش. چۆسە خەڵکی ئێمە هەمویان خەونیان ئەوەیە چۆن دابمەزرن، ئێمە بەجیالەوە ئەوە ناکەین بەڵکو هانیان دەدەین خوان ئیشی ئێمە ئەوەیە ئەو بیرۆکەیە مانتاڵ ینی عەقڵیتیان چۆن بگۆڕین بەرەوە.